سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش. خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە هەینیەکی تر لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبی دەنجی. ئەم هەفتەیە پوختەی کتێبی ژمارە 15 بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە ناونیشانەکەی بە زمانی ئینگلیزی React to Nothing: How to Become Dangerously Confident. واتە کاردانەوەت بۆ هیچ شتێک نەبێ چۆن بتوانین بە شێوەیەکی زۆر باش متمانە بە خۆمان دروست بکەین. ئەم کتێبە وەکو لە ناونیشانەکە دیارە زۆر گرنگی دەدا بەوەی کە چۆن مرۆڤ دەتوانێت کار لەسەر خۆی بکە بۆ ئەوەی ببێت بە کەسێکی متمانە بەخۆ یان باوەڕ بەخۆ بوو. کتێبەکە هەوڵ دەدا گەڕانێک و گەشتێک ئەنجام بدە بەنێو فەلسەفەی باوەڕ بەخۆبوونی ڕاستەقینە و متمانە بەخۆبوون کە پێی وایە متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون ئەوە نییە کە تۆ دەنگت بەرزکەوە و لە هەموو شوێنە قسە بکەی و بە دوای پەسەندکردنی خەڵکانی تردا بگەڕێی، بەڵکو کارکردنە لەسەر ئامادەیی خۆت بە شێوەیەکی هێمنانە و لەسەرخۆ کە ئەمەش هیچ کاریگەریەکی دەرەچی لەسەر نابێ بە تایبەتی لەو دنیا جەنجاڵەی ئێستادا. پەیامی سەرەکی ئەوەیە کە تۆ ئەگەر بتوانی زاڵبی بەسەر کاردانەوەکانی خۆت و خۆ دوور بگری لەوەی کە هێز و توانای خۆت و سەنگی خۆت ببەستیتەوە بە پەسەندکردنی دەرەچی، ئەوە یەکێکە لە پەیامە هەرە گرنگەکان کاتە تۆ زاڵی بەسەر ژیانی خۆت، کۆنتڕۆڵی ژیانی خۆت لەدەست خۆتدایە. کتێبەکە لە چەند بەشێک پێک دێ کە 15 بەشە، لە هەر بەشێک تەرخان کراوە بۆ لایەنێکی دیاریکراوی ئەم تەوەرانە. یەکەم بەش خاڵێکی زۆر گرنگە کە ناوی لێ ناوە Stop Explaining Yourself، واتە واز بێنە لە خۆ ڕوونکردنەوە، واتە بەردەوام بی بەوەی کە تۆ پاساو بهێنیەوە بۆ ئەو بژاردانەی کە دەیانگریە بەر بۆ ئەو هەنگاوانەی کە هەڵیان دێنی لە ژیانی خۆتدا. متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون ئەوەیە کە تۆ خاوەنی بڕیارەکانی خۆت بی و پابەندبی پێیانەوە و گوێ نەدەیتە ئەوەی کە کەسانی تر ڕێگەت پێدەدەن یان نا کەسانی تر بەدڵیانەیان نا، و پێویستیش ناکات تۆ ڕوونکردنەوە بدەیت بۆچی ئەو کارت کردووە، بۆچی ئەو بڕیارەت هەڵبژاردووە، بۆچی ئەو بژاردەیەت پێ باشتر بووە، کەواتە واز لە خۆ ڕوونکردنەوەی زیاد لە پێویست بهێنە. بەشی دووەمی کتێبەکە ئەوەیە کە تۆ ئەو دەنگە ناوخۆییەی کە لەگەڵت دەدوێ کۆنتڕۆڵی بکەیت یان زاڵبی بەسەریدا، ئەو دالۆگ و دوانە ناوخۆییەی کە لە نێو خۆتدا هەیە هەوڵ بدە وەکو هاوپەیمانێک بۆ خۆت بیبینە، نەک وەکو سەرزەنشتکار و ڕەخنەگرێکی خۆیی، کەواتە ئەتۆ دەبێ ئەو وتاری خۆ دواندنە ناوخۆییەی خۆت گۆڕانکاری بەسەردابێنی، هەروە بە ئامانجێکی دیاریکرا و ئاراستەی بکەی کە بەرەو بەهێزبوونت ببە. لە بەشی سێیەمدا باس لەوە دەکات پێشەوەی تۆ متمانە دروست بکەی و باوەڕت بە خۆت بێ، پێویستە ڕێز و شکۆ بنیاد بنێیت، بە تایبەتی ڕێز و شکۆ بۆ خۆت، کەواتە خودشکۆیی یان ڕێزگرتن لە خۆ ئەوە بناغەی پتەوی باوەڕ بەخۆبوونە کە ئەویش لە ڕێگەی چەند بژاردەیەکی ڕۆژانەی بچووک بنیاد دەنرێ کە بەهۆیانەوە ئەتۆ بەها و بنەماکانی خۆت پێش دەخەی و ئەوە دەخەیتە پێش هەموو شتێک. بەشی چوارەم
باز لەوە دەکا کە دەبێ ئەو ئاراستەی کە هەمانە بۆ ئەوەی ئێمە بە دوای پەسنی دەرەوە بگەڕێن، پەسەندکردنی خەڵکانی دەرەوە بگەڕێن، ئەوە لەناو ببەین و بیکوژین. کەواتە تۆ هەوڵ بدە خۆت لەوە ڕابێنە و کار لەسەر ئەوە بکە کە چیتر پێویستیت بە پەسەندکردنی دەرەچی نییە بۆ ئەوەی هەنگاوێک هەڵێنی، چونکە خەڵکیش ڕێز لەوانە دەگرن کە ناپاڕێنەوە بۆ ئەوەی باوەڕیان پێ بکەیت. خەڵکیش ڕێز لەوانە دەگرن کە بە دوای سەرنجی ناڕاستەقینە و ساختە نین بۆ کەسانی تر و بۆ ڕەزامەندی وەرگرتنیان. بۆیە دەبێ ئەو ئاراستەی کە بە دوای پەسەندکردنی دەرەچیدایە تۆ هەوڵ بدەی لە ناوی ببێ. بەشی سێم بەشی شەشەمی کتێبەکە تەرخان کراوە بۆ زمانی جەستە و ئامادەبوون کە بەڕاستی زۆر گرنگە، چونکە جەستەمان بەبێ ئەوەی بمانەوێ، بەبێ ئەوەی زۆر جاریش هۆشیارانە مامەڵەی لەگەڵ بکەین، ئەوە دەرخەر و ڕەنگدانەوەی توانا و هێزی تۆیە. بە تایبەتیش کاتێک کە بە نیگای چاو دەبڕیتە کەسێک لە کاتی قسەکردنا سەیریان دەکەی، بەو شێوەیە ئەوە دروستکەری متمانە و دەرخەری هێزی ناوخۆیی تۆیە. بۆیە دەبێ ئاگاداری زمانی جەستە و ئامادەبوونی خۆمان بین، چونکە ئەوەی کە گرنگە لێرەدا خەڵکەکە لەوێوە داخلی ناوەوەی تۆ دەبێ و لەوێوە هێز و توانای تۆ و متمانە و باوەڕ بەخۆبوونی تۆ دەبینی. لە بەشی هەفتەمدا باز لەوە دەکا دەڵێ تۆ دەبێ واز لە کاردانەوە بێنی، بەڵکو خۆت ئاراستە و سەرکردایەتی هەنگاوەکان بنێ یان بکەیت. نابێت تۆ بەردەوام لە مۆدێک بی یان لە مودێک بی کە وەکو کاردانەوەیکی بەرگری کارانە بۆ هەر شتێکی تر کە دێتە پێشێ ئەتۆ بەو شێوەیە کاردانەوەت هەبێ و وەکو بەرگری لە خۆت بکەیت، بەڵکو نەخێر دەبێت تۆ سەرکردایەتی و ڕێبەرایەتی ئەو کارە بکەیت، ئەویش لە ڕێگای دیاریکردنی نیاز و ئامانجەکانت پێشەوەی ئەتۆ بچیتە ناو بارودۆخێک کە دەتەوێت لە شوێنێک ئامادەبی، کە دەتەوێت لە چاڵەچێک بەشداربی، لە بۆنەیەک ئامادەبێت، دەبێ بزانی مەبەستت چییە لەوێ، ئینجا بێ هەوڵ بدەیت جڵەوی کاردانەوەکانی خۆت بگری، نەک خۆت بقەیتە حاڵەتی بەرگری بەردەوامی کاردانەوە بەرامبەر هەر وتەیەک، بەرامبەر هەر وشەیەک یان هەر جۆڵەیەک کە دەکرێت. لە بەشی هەشتەمدا باز لەوە دەکا کە دەبێ بۆ ئەوەی ئێمە باوەڕ بەخۆبوونمان زیاد بێ و متمانە بەخۆبوونمان زیاد بێ، دەبێت نائاسوودەیی لە باوەش بگرین. کەواتە کەی گەشە سەندن و پەرەپێدان و گەورەبوون و بەرەو پێشچوون ڕوودەدا، ئەو کاتانەی کە تۆ هەست دەکەی گۆڕانکاری دەکەی، کە گۆڕانکاری دەکەی هەست بە نائاسوودەیی و نادڵنیاییەک دەکەی. بۆیە ئەو نائاسوودەییە لە باوەش بگرە، چونکە ئەوە بەڵگەی بەرەو پێشچوون و گەشە سەندنە. کاتە تۆ شتێکی جیاواز دەکەی تاکو بە تێپەڕبوونی کات ئەوەش دەبێت بە شتێکی ئاسایی لەلات. لە بەشی نۆیەمدا باز لەوە دەکا ئەگەر بمانەوێ باوەڕبوون و متمانە بەخۆبوون زیاد بکەین، دەبێت کەمتر قسە بکەین، زیاتر هەوڵ بدەین تێبفکرین، هەوڵ بدەین لێکدانەوە بکەین بۆ ئەو شوێنەی کە تێدان. زۆر جار بێدەنگی دەبێتە ئامرازێک بۆ وەرگرتنی دەسەڵات و بۆ پیشاندانی هێزیش. هەروەها بەکارهێنانی وشەکانیش دەبێت بە مەبەستێک بێ، نەک بە مەبەستی تەنها پڕکردنەوەی بێدەنجی و هێمنیەک بۆ ئەوەی خۆتی بسەلمێن، بەڵکو ئەو بێدەنجیە دەبێتە دەسەڵات پێدان و هێز پێدان و نیشاندانی باوەڕ بەخۆبوون و متمانە بەخۆبوون. لە بەشی دەیەمدا باز لە حاڵەتی ڕەتکردنەوە دەکا کە چۆن ئێمە دەتوانین
ڕەتکردنەوە بگۆڕین بۆ هێز و توانا. ئەگەر لە کارێک سەرکەوتوو نەبووی ڕەتکرایەوە داواکاریەک بە هەر شێوەیەک، نابێ ئێمە ئەوە وەکو بەها و سەنگی خۆمان سیر بکەین، بەڵکو دەبێ وەکو فیدباکێک تەمەشای بکەین کە دەکرێت بەهۆیانەوە ئەو ئامراز و توانا و لێهاتوویانەی خۆمان باشتر بکەین، تاکو بۆ جارەکانی داهاتوو بەرگەگریمان زیاتر بێ، بەرگەگرتن و هەوڵدانمان زیاتر و شێوازەکەشمان جیاوازتر بێ. لە بەشی 11دا باس لەوە دەکا کە بۆ ئەوەی تۆ متمانەت بە خۆت بێ و باوەڕت بە خۆت بێ و بەو شێوەیەش دەرکەوی لەلایەن خەڵکی، دەبێ خۆت زۆر بە ئەنجام نەبەستیتەوە. هەوڵ بدە زۆر نیگەران مەبە بەوەی کە ئەتۆ ئەو پرۆسەیە چییە، دەتگەیەنێتە چێ، بەو شێوەیە مەبەستم ئەنجامەکەیە. گرنگەوەی ئەتۆ خۆت هەوڵەکە بدەیت بەو شێوەیە کە پێت ڕاستە. ئەنجامەکە ئەگەر ئەو جارش نەبوو جاری تر دێتە دی، بەڵام تۆ گرنگە خۆت لەوە ڕابێنی کە شتێک بڕیارت لێدا جێبەجێ دەکەی، ئەو پرۆسە و ڕێککارانەی کە دادناوە هەوڵ دەدەی پێدا بڕۆی. خۆ ئەگەر سەرکەوتوش نەبووی ئەوە دەکات ڕێگەیەکی تازە دۆزیوەتەوە کە ناتگەیەنێتە مەبەستەکە. مەبەستەوەیە کە تۆ هەموو شتێک بە ئەنجامەکە مەبەستەوە. لەو کتێبەدا باس لەوە دەکا. لە بەشی 12ی کتێبەکە دەڵێ ژینگەی دەوروبەر زۆر گرنگی هەیە یا بایەخی زۆرە لە پێدانی باوەڕ بەخۆبوون و متمانە بە کەسەکان، بۆیە دەبێ سنوور دابنین بۆ ئەو دەوروبەرە، بەڵام بە شێوەیەکیش نەبێت کە تۆ زۆر داوای لێبوردن بکەی و پۆزش بهێنیەوە. هەوڵ بدە ئەو وزە و ورەیەی کە لە ناختدایە خۆت ئاراستەی بکەی، خۆت بەکاری بێنی، نەک بەهۆی بوونی ژینگە و داواکاری زۆری بەلا ڕێدابەر بتانی ئەو ورە و وزەیە بە فێڕۆ بڕوە، بەڵکو دەبێ خۆت سنوورێک دابنەی، ئەو سنوورەش بپارێزی، بەوانە بڵێ بەڵێ کە دەتگەێننە مەبەستەکە و ئامانجەکانت لەگەڵ ئامانجەکانت یەکانگیرن، بەو شتانە و بەو داوایانەش بڵێ نەخێر، یان بەو کەسانە بڵێ نەخێر کە بەلاڕێدا دەبن. لە بەشی 13دەم زۆر گرنگە کاتێک مرۆڤ هەوڵ دەدا بە شتێک بگا، کارێک بکە، لە ناو ژاوەژاوێکە، لە ناو جێژاوێکایە، بەڵام ئەو جابتەرە یان ئەو بەشە باس لەوە دەکات کە چۆن بتوانین هێمن بمێنینەوە لە نێو ئەو ژاوەژاو و لە نێو ئەو جێژەنەدا. بۆیە تۆ ئەگەر تووشی فشارێکیش بووی، تووشی جێژەنێکیش بووی، دەبێت لە ڕێگای کۆنتڕۆڵکردنی هەناسە و لە ڕێگای هەنگاونانی بچووک و لە سەرخۆ و بەمەبەست ئەو کارانە بکەی، نەک بە ترس و تۆقان و هەڵەداوان و کاردانەوەی بەپەلە. چونکە ئەگەر کاردانەوەت هەبێ تووشی هەڵە دەبی لەبەرەوەی بیری لێ نەکراوەتەوە، لەبەرەوەی کاتی پێویستی پێ نەدراوە. لە بەشی 14 باس لەوە دەکات کە مرۆڤ دەتوانێت ڕاهێنان بەخۆی بکات لەسەر هەر ڕەفتارێک، لەسەر هەر خویەک کە دەیەوێ. ئەگەر تۆ دەتەوێت باوەڕت بە خۆت بێ، متمانت بە خۆت بێ، متمانەی ڕاستەقینە، دەکرێت بە شێوەیەکی بەردەوام، بە شێوەیەکی جێگیر ئەو کارانە دووبەرە بکەوە، تاکو دەبێتە شێوازی بیرکردنەوە، دەبێتە ڕنگدانەوەی تۆ. کاتە متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون شتێک نییە لە شەو و ڕۆژێکدا جێبەجێ بێ، بەڵکو پێویستی بە ڕاهێنانە، بە تایبەتی شێوازی بیرکردنەوە بۆ ئەوی جێگیر بێ لەلات، بۆ ئەوی بەهێز بێ و پاڵپشتیکراو بێ، پێویستی بە دووبارەکردنەوە و چەند بارەکردنەوە هەیە، تاکو دەبێتە شتێکی خۆکارانە و ئۆتۆماتیک. لە بەشی 15دا باز لەوە دەکا وەکو تەکنیکێک بۆ پیشاندانی متمانە بەخۆبوون و بۆ ڕنگدانەوەی باوەڕ بەخۆبوونی تۆ بە شێوەیەک بژی، دەڵێ بە شێوەیەک بژی کە تۆ پێویستت بە هیچ شتێک نییە. ئەم ئازادیەی کە پێت دەدا کە شێوازی بیرکردنەوە بۆ من هەموو شتێکم هەیە و پێویستم بە هیچ نییە، ئەوە وات لێ دەکات کە تۆ پێویستت بەوە نەبێ
بە دوای پەسەندکردنی ڕەزامەندی کەسانی دەرەوە بگەڕێ. بۆ خۆت لەگەڵ خۆت ئاسوودەی، بۆ خۆت لەگەڵ خۆت قەناعەتت هەیە بەوەی کە هەتە، پێویستت بە هیچ نییە، بۆیە ئەمە دەبێتە هەنگاوێک بۆ دروستبوونی متمانە بەخۆبوون. کەواتە بە کورتی ئەم کتێبە هەوڵ دەدا پێمان بڵێ ئەگەر ئەتۆ کاردانەوەت بۆ هیچ شتێک نەبێ، کەواتە هیچ شتێک کۆنتڕۆڵی تۆ ناکە، واتە کۆنتڕۆڵەکەی لەدەست خۆتە. ئەمەش بۆ خۆی دەبێتە متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوون. باوەڕ بەخۆبوون، متمانە بەخۆبوون ئەوە نییە کاتێ ئەتۆ کەسانێک هەن باوەڕیان بە تۆیە و هەندێک شت ڕوو دەدەن، بەڵکو ئەو کاتانەیە کە تۆ باوەڕت بە خۆت هەیە، تۆ باوەڕ بە تواناکانی خۆت دەکەی. بەشێکی کتێبەکە تەرخان کرابوو بۆ ئەوەی کە خۆمان ڕوون نەکەینەوە یان ڕوونکردنەوەی زیاد لە پێویست نەدەین، چونکە بەڕاستی ئەو ڕوونکردنەوە زۆرەی کە ئێمە بۆ دەوروبەر دەیدەین بۆچی وامان کرد، بۆچی ئەو هەنگاوەمان هەڵێنا، بۆچی ئەو بژاردەیەمان پێ باشتر بوو، ئەمە دەبێتە هۆی داچۆڕاندنی ئاستی متمانە و باوەڕ بەخۆبوونی ئێمە. لە کتێبەکەدا هاتووە کە ئێمە ڕوونکردنەوە دەدەین، مانای وایە ئێمە بە دوای ڕازیکردنی کەسانی ترین، کە ئەمەش کاریگەری نەرێیی هەیە لەسەر باوەڕ بەخۆبوونمان. هەروەها ئەمە وا دەردەخات کە تۆ کۆنتڕۆڵی بژاردە و بڕیارەکانی خۆشت ناکەی، وا دەکات کە تۆ پێویستت بەوان بێ، پێویستت بە ڕەزامەندی و بە پەسەندکردنی ئەوانەی تر بێن. زۆر جاریش باس لەوە دەکرێت هەندێک جار ڕەتکردنەوە ساردمان دەکاتەوە، بەڵام دەبێت ئێمە ڕەتکردنەوە وەکو دەرفەتێک ببینین، نەک وەکو حکومێکی کۆتایی، وەکو بڕیارێکی کۆتایی لەسەر ئێمە و لەسەر کەسایەتی و لەسەر تواناکانمان، بەڵکو وەکو گوتمان وەکو فیدباکێک، وەکو دەرفەتێک بۆ بەخۆداچوونەوە، بۆ دووبارە داڕشتنەوەی ئاراستە و استراتیژیەتی کارکردنی ئێوە. چونکە ڕەتکردنەوەش دەبێتە هۆی بەهێزکردنمان، دەبێتە هۆی ئەزموون و شارەزاییمان لەو بوارە. ئێمە جارانی داهاتوو ئەگەر بەو شێوەیە لەگەڵ خۆمان بدوێن، ڕەتکردنەوەش کاریگەری زۆر نەرێیی لەسەرمان نابێت. بەڕاستی کتێبەکە کتێبێکی زۆر باشە بۆ ئەوانەی کە دەیانەوێ کار بکەن لەسەر بەرزکردنەوەی ئاستی باوەڕ بەخۆبوون و متمانە بەخۆبوونی خۆیان، یان ئەوانەی کە تا ئێستا نەگەیشتونەتە ئەو هەنگاوە. ئەمە لە ئەکادمیای مێگامایند پلس لە خزمەت ئێوەی بەڕێزداین. ئەمە 15یەمین هەفتەیە لەسەر یەک ئێمە کتێبەکان پوخت دەکەینەوە، بە تایبەتیش جەخت لەسەر ئەو کتێبانە دەکەینەوە کە بۆ گەشەپێدانی خودی کەسەکان، کەسایەتی، ڕەفتار، متمانە بەخۆبوون، ژیان، دانانی ئامانج و شێوازی بیرکردنەوە، بۆ ئەوەی ئێوەش لە لای خۆتانەوە هەوڵ بدەن هەم بۆ خۆتان هەم بۆ دەوروبەر و کەسوکارتان ئەگەر بیخوێننەوە یان شێری بکەن لەلایەن لە ماوەی 15 خولەکێک 20 خولەکێک ڕۆژانە یان هەفتانە، بەڕای ئێمە دەبێتە هۆی بەرەو پێشچوونی زۆر باش لە کەسایەتی و لە ڕفتار و لە درێژخایەنیشدا لە کۆمەڵگاکەمان. ئەگەر ئەو کتێبانە سوودی هەبووە بۆ ئێوەی بەڕێز، دەتوانن لە چەناڵ یوتیوبەکە کتێبەکانی تریش هەمویان بەیەکەوە لە پلەیلیستێک کۆکراونەتەوە بینێرن بۆ هاوبەش و هاوپیشە و هاوڕێ و ئازیزانتان. و ئەگەر تا ئێستا سەبسکرایبن نەکردووە لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلس، ئەوە لە خوارەوە دەتوانی بۆ ئەوەی بێبەش نەبی لە هەموو پوختەی کتێبەکان و هەموو بەرهەمەکانی تری مێگامایندش. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، بە هیوای هەینیەکی پڕبەرەکەت بۆ هەموو لایەک.